دەستەی ناوچەدا بەڕێنەراوەکانی هەرێمی کوردستان گەڵاڵەی پرۆژەیەک دەکات بۆ داهاتووی کەرکووک و ناوچەکانی تر لە پاش نەمانی شەڕی داعش. لە چوارچێوەی دەوڵەمەندکردنی ئەو پرۆژەیە سەرۆکی دەستەکە سەردانی حیزبە سیاسی کوردستانەکانی کەرکووکی کردو. ئەم ڕۆژ بۆ ئەو مەبەستە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک تاوتوێی ئەو ڕاپۆرتە کرا. نەسرەدین سندی سەرۆکی دەستەی ناوچەدا بەڕێنەراوەکانی هەرێمی کوردستان ئاشکرای کرد مەبەست لە سەردانەکەیان گەڵاڵەکردنی ئەو پرۆژەیە کە بڕیارە بۆ داهاتووی ناوچە جێناکۆکەکان ئامادەی بکەن، هەر بۆیە سەردانی سەرجەم لایەنەکان دەکەن و ڕاو سەرنجیان وەردەگرن و دواتر لە هەرێمی کوردستان تاوتوێی دەکەن. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ تەواوکردنی بەرنامەی ئێمە کە هەفتەی ڕابردوو هاتوبوون بۆ سەردانی حیزبە سیاسیەکانی کەرکووک بۆ ئەوەی کە گوێی لە پشتنیار و بیر و بوچوونیان بکین بۆ کەرکووک و داهاتووی کەرکووک، چونکە کەرکووک بۆ ئێمە شارێکی زۆر گرنگە، دەبێت هەمومان ئیهتیمامێکی زۆر بە کەرکووک بدین، بتوانین بە زۆرترین کات کەرکووک بگەرە سەر هەرێمی کوردستانەوە و تەفکیر بکین دوای داعش چ بەسەر ئەو ناوچانە دێت، چ بکین بۆ ئەم ناوچانە دوای داعش. لە ماوەی ڕابردوودا چەندین جار حەزب و لایەنە سیاسی کوردستانەکان لە کەرکووک لە کۆبوونەوەکانیاندا داوایان لە هەرێمی کوردستان کردووە بە پرۆژە و ئاوردانەوە لە کەرکووک و ناوچە دابڕاوەکانی تر بیسەلمێنن کەرکووک بەشێکە لە هەرێمی کوردستان. لەو بارەیەوە بەرپرسی ماڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی هیوای خواست حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرۆشەوە بڕوانێتە کەرکووک و کێشەکانی شارەکە چارەسەر بکات. هیوادارین هاتنەکەی دەرگایە گوڵا بکە بۆ ئەوەی کە ئەو پەیوەندەی نێوان هەرێم و کەرکووکە ئێستا بە معەلەقی ماوەتەوە زیاتر پتەوتر بێ، زیاتر بەهێزتر بێ، لەبەرەوەی کەرکووک وەکو هەمومانەزانین کەوتوتە نێوان بەرداشتی ناوەند و هەرێمەوە تا ئێستا بە زۆر بەدەست زۆر معاناتەوە دەناڵێنین، زۆر کێشەمان هەیە کە پێویستەکە هەرێم ئاوڕێکی جددی لە کەرکووک بداتەوە. تاکو ئێستا هیچ پرۆژەیەکی لایەنەکان و حکوومەت و حیزبەکان و مادەی 140 دەستوریش نەیتوانیوە کێشەی ناوچە جێناکۆکەکان چارەسەر بکات و کورد بە پشتبەستن بە مادەی 140 خوازیارە بە یاسا چارەسەری کێشەکان بکات و بەغدادیش گرفت بۆ ئەو مادەیە دروست دەکات. هەر بۆیە هەموو لایەنەکان چاوەڕێی پێشهاتەکانی دوای داعش دەکەن بۆ ئەو ناوچانە یا کۆتایی بە ململانیەکان دێت یا ململانیەکانی هەرێم و بەغداد و پێشمەرگە و سوپای عێراقی زیاتر قوڵتر دەبنەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.